سڵاتان لەبێتەوە کاتان باش پشتیوان کەریمم لە ستۆدیۆی دەستگای زاری کرمانجی مەبەستمە لەسەر پرسێکی گرنگ گفتوگۆ بکەین دوا بە دوای ئەوەی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێبەر ئەحمەد کۆبوونەوەی لەگەڵ پارێزگا و بەرپرس و یەکە ئیداریەکانی سنووری پارێزگا هەولێر ئەنجامدا سەبارەت بە پرسی زێدەڕۆی و ئاماژێ بەوەداوە پرسی زێدەڕەوی ڕۆ لە هەڵکشانە بۆ مەبەستا میوانداری کاک غەفار عومەر حسێن بەرپرسی زێدەڕۆی لە سەرۆکاتی شارەوانی سۆرانمان کردووە کاک غەفار سڵاوت لەبێتەوە کاتان باش بەخێر بێن کاک غەفار سەبارەت بە پرسی زێدەڕەوی مەبەستمە پێش ئەو کۆبوونەوەی وەزیری ناخۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ یەکە ئیداریەکان ئەنجامیدا دەمێت بزانم پرسی زێدەڕەوی لە سنووری سەرۆکاتی شارەوانی سۆران لە چه ئاستێکدایە پێشێکی زۆر سپاسان دەکەین ڕاستە ماوەک پێش ئێستا زێدەڕەوی لە هەڵکشاندن نابوو بگرە لە ساڵی 2023 لەو کاتێک کە سەرۆخان دەست بەکار بوو تاکو ئێستا توانیتمان لزنەکەمان بە هاوبەشی لەگەڵ لزنەی پۆلیسی بەشی شارەوانی و زێرەبانی توانیتمانە سەدا 85 زێدەڕەویەکەی کەمکەینەوە بەڵێ ئەو ڕێژە زۆرەی کەبوونی هەبوو و وەزیر ناخۆش لە کۆبوونەوەکەیدا ئاماژەی بەوەداوە کە ڕوو لە هەڵکشانە لە سنووری سەرۆکاتی شارەوانی دوای ئەو ڕێکارانی پێشتر گیراوەتە بەر وەکو بەرپرسی بەشی زێدەڕەوەی لە سۆران و لەگەڵ لایەن ئەمنیەکان دەبێت بزانم بۆ دوای ئەو گفتوگۆی ڕێبەر ئەحمەد لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان ئەنجامداوە ئاماژەی بەوەداوە تاکیزیرەوە کردەوە کە بە بەرپرسانی کە ئیداری کردووە کەوا چاپۆشی نەکەن لە زێدەڕۆیی و ڕێ لێ بگرن دوای ئەم کۆبوونەوەیە ئێوەکو بەرپرسی بەشی زێدەڕەوەی کارێک دەکەن بۆەوەی کە کەم بێتەوە یاخود نەکرێت ئەمە ڕۆژانە تیمەچین پێکاتینە 4 نەفەر ڕۆژانە گەڕانمان هەیە لە گەڕەکەکان بگرە تا 28 گەڕکمان هەیە لە سەوران سەردانی هەموو گەڕەکەکانەکەین ئەوانەی کە زێدەڕەویان کردە سەمرک و زاری حکوومەت توانیتمان ئەمە هەم لە ڕێی هۆژداریەکمان هەیە هۆژداریانە دەنێ بۆ ماوەی 24 کاتژمێر زێدەڕەوەیەکە هەرگیرێ ئەگەر هەرگیرە ئەمە کتابی خۆمانەکەین پلانکەس هاوڵاتی زێدەڕەویەکەی هەرگرتیا ئەدیەگەر هەری نەگربێ نووسراوە چەکەین ڕۆ قایمقامی پاش 24 کاتژمێری نووسراو نێرۆ قایمقامیەکەین لە ڕێی قایمقامەوە نووسراوەکە کە لۆمانگەڕاوە هێزیە جوولینین زێدەڕەویەکەی هەرەگرین زۆر باش ئەو زێدەڕەوەی ئەکرێ زیاتر لەسەر مڵکی گشتیان خود مڵکی تایبەتە کە ئەنجامە درێکە ئێوە تیمەکانتان گەڕانەکانتان بەردەوامە بن ڕۆژانە بەڵێ ئەمن لێرەدانت پاوام برێن مرکەکە تایبەتە بە هاوڵاتیان تایبەتە بە حکوومەت هەیە مەسەن هاوڵاتی دەستی بەسەر ملکەشی داگرتیە حکومی بووە بەڵام ئەمە بنبرن کردیە 185 ئەوەمان بربر کردیە نمونێسا با بڵێن لە زۆر لە گەڕەکەکان خاستەن ئێستا لەو سەردەمێک کە سەرۆخان دەست بەکار بووە ئەمە بە ئەوش باز بکەین ئەو زەوی سندوقانی کە ئێستا لە هاوڵاتیان تەرخان کرایە یعنی ئاسانکارێکی یەکجار زۆر کرایە لە هاوڵاتیان زۆر زێدەڕەوەی بوونی هەیە زۆر زێدەڕەوەی لە گرتنی ڕێگا زێدەڕەوەی لە دروستکردنی تاسەی ناسایی زێدەڕەوەی لە چەندین بەشی دیکە جیا لە مڵک زێدەڕەوەکانی دیکە و ئیزراعاتەکان چین ئەو زێدەڕەوەی کە ئێستا دەکرێت لەسەر مڵکی گشتی بێ خو تایبەت بێ کە ئەکرێت ئیزراعاتەکانی چین ئێوە چی دەکەن ئیزراعات ناڵێم ئەمە هۆژداریەکمان هەیە بۆ ماوەی 24 کاتژمێر زێدەڕەوەیکە هەرگیرێ کە هەری نەگرت ئەو ئەمە یاسا لەگەر بەکاردێنین هەم لە ڕێ قایمقامەوە یان لە ڕێی ئیدارە سەربەخۆوە ئەمە هێزە جوولینین ئەچین زێدەڕەوەیەکەی هەرەگرین هەم پۆلیسی بەشی شارەوانی لەگەڵا لەگەڵ زێرەبانی بەڵێ ئەو زراعەتی دەست بەگرتن و پێبژاردننی بوونی هەیە لەناو بەڵێ زۆر زێمانەیە مەسەرەن کە هۆژداریمان دایتی هەری نەگرتیە دوای هاوڵاتیەکەمان دەست بەسەر کردێ و بینایتمانە بنکەی پۆلیسی بەشی شارەوانی لەوێوە ئەدرێتە دادوەری گشتی لە دادوەری کوشتی بڕیارە درێ ئەو هاوڵاتیە بەر نەدرێ
تاکو زێدەڕەوەیەکەی هەڵەگری نمونەشمان زۆرە نمونەشمان هەیە کە هاوڵاتی دەست بەسەر بووە هەتا وەکو زێدەڕەوەیەکەی هەڵ نەگرتیە ئازاد نەکرێت. بەڵ زۆر باش لە سنووری سەرۆکاتی شارەوانی سۆران لە بەشێک لە نەخشە و گەڕەکەکان پرسی زێدەڕەوەی هەیە و یەکێک لەوانەیە کە حکوومەت و لایەنی پەیوەنددار و ئیدارە سەربەخۆ کاری لەسەر کردووە نەخشەی دێڕزیانە بەشێک لەو کەرتەی کە پرسی زێدەڕەوەی نەخشەی 22 بەبەستمە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە وەکو سەرۆکاتی شارەوانی سۆران و وەکو بەشی ئێوە کە جەنابتان لێرە بەشی زێدەڕۆین چ کارێک کراوە بۆ چارەسەرکردنی ئەوە و ئەم بڕیارەی و ئەم گفتوگۆی وەزیری ناخۆ لەگەڵ کە ئیدارەکان ئەمەش چارەسەر دەکات ئەم گرفتە؟ بەڵێ ئێستا نمونە 27 11 یان 28 11 بوو هاوڵاتیەک بە ناوی نەزات عەلی حوسێن لەگەڕکی نەخشەی 22 کە نەخشەکە شارەوانی سۆران ئێستا خەریکە تعدیلی نەخشەکەی بکە تعدیلی نەخشەکەی بکاتن لەوەی ئەوە بکاتەوە تعدیلکە دیارە هاوڵاتیە کە سابوو بە زێدەڕەوی لەسەر نەخشەی 22 بادلۆیشی دروست کرد بوو بەبێ مۆڵەت دوای 24 کاتژمێر هۆشداریدان بە هاوڵاتی دیاراری نەگر بوو ئەمە هەستاین ئەو بادلۆیەمان هەرگرت لەبەرسی هەرمانگرت چونکە نەخشەی 22 کێشەی زۆرە یانەوە تا تاپۆی خەڵکیە یان ڕقەمە یعنی ئەو هاوڵاتێش کە داوان لێکرد مۆڵەت نە تاپۆی خۆی هەبوو نە ڕقەمیش هەبوو کەواتە لەسەر تاپۆی خەڵکی کردبوو بۆیە ئەماساین تێکماندا ئەوە یەک دوو ئێستا لەوانەیە بڵێن زێدەڕەوی هەیە لە سۆران ناڵێم نییە ئەمیشەڵێم هەیە بەڵام 85 کە کەم کرایتەوە ئێستا کەم کرایتەوە ئەو زەوی سندۆقێک کە ئێستا ئەدرێتە هاوڵاتی ئەو زەوی سندۆقی کە ئێستا ئەدرێتێ لەوانەیە هەتا 5,000 6,000 فایل درابی نمونە گەڕەچکانی سەگەڕەچکانی لەوانەیە 1000 فایلی درابێتێ ئەو خەڵکە ئەمە سزلی خۆشمان هەیە سەزستری خۆمان هەیە ئەو هاوڵاتیانێک کە ئیزازەی مۆڵەتی زەوی سندۆقیان درایتێ دەکرە خۆمان تۆمارەکەی لەبەرچی تۆمارەکەی لەبەرەوەی ئێستا خەڵکانێکە هەیە ڕێ وڵات زێدەڕەویە کرێ بەڵام لە واقعەکەی بابێ سەردان بکە بزانە مۆڵەتی هەیە یان نیتی جەناب تۆک بەرپرسی بەشی زێدەڕەوەی دەڵێ 85 زێدەڕەوەی کەم کراوەتەوە دوای ئەو ڕێکارانەیە کە هەروەک وەزیری ناخۆ ئەماژە پێداوە دەبی بیگرنە بەر وێتە ئیدارەکان و بەرپرسانی پەیوەست بە شارەوانی کە لەولانە کارەکەن بۆ بنەبڕکردنی کۆتایی پلانتان چی دەبێت؟ بە قورآن ئەمە داوامان کردی ئێستاکەم داوامان کردیا تیمەکەمان بە زیاد بکرێ چکە ئەمە پێکاتینە بۆ تازە پێشم ڕاگەاندی لە 4 نەفەر ئەگەر تیمەکە نۆزیاد بکرێ ئەمە ئەتوانین 100% زێدەڕەویەکەی بنبەر بکەین چونکە یەک سیارەمانەیە یەک سیارە ئەگەر لۆمان بکرێتە 2 سیارە و تیمیشمان بۆ زیاد کرێ دڵنیام لەوەی ئەو 85 ئەگەر نێشگەین نەسەڵی تا 95 دەتوانین بنبەر بکەین بەڵێ پەیامت چی دەبێت بۆ هاوڵاتیان؟ وەڵڵاهی داوا لەو هاوڵاتە بەڕێزا ناکەم پەنا مەبەن بە زێدەڕەوی چونکە بە شکست بۆ دەگەڕێتەوە ئێستا ئەوە شارەوانی هەم شارەوانی و هەم قایمقامی قەزای ناوەندی سۆران ڕێگایەکی ئاسانی دایتە بەر لۆنگۆ وەرە معامەلاتی زەوی سندۆقی بکە بەپێی یاسا بەپێی یاسا ئیش خۆت بکە ئەگەر ئیشت بۆ نەکرا ئەو زاتوانی گوێ خۆت بکەیت پەنابردن بەرە و زێدەڕەوی نەشرینکردنی شارەکەیە بەڵێ هەروەک ئاماژەت پێدا سنووری شارەوانی سۆران لە 28 گەڕک بە 28 گەڕک پێک هاتووە دەمەوێت بزانم کۆی ئەو گەڕەکانی کە بوونی هەیە لە سنووری شارەوانی سۆران زیاتر گرفت لە کامە ینی بڵێم گەڕەکە کە پرسی زێدەڕۆی تێدا زۆرە ئێستا ئەمە مەترسی زۆرمان مەسە مەترسی زۆرمان چونکە ڕەزەزوو ڕەزەزوو ملکەکە هەمووی حکومیە کەم شوێن هەیە ی هاوڵاتی بی ئەوە یەک دوو نەخشەی 22 گەڕەچکانی لەوێ کێشەمان هەیە لەوێ کێشەمان هەیە ئەوانی تریشنانیم ناکرێ ئەکرێ پلان چی دەبێت بۆ چارەسەرکردنی بنەبەرکردنی
ئەو کێشەیە والله. کێشەکەی ئاماژەت پێ واتە زێدەڕۆی بوونی هەیە بەڵێ ئەو زێدەڕەوی بوونی هەیە لەو زیانە بەڵام ئەمە ساتانی تنیان ئەوانەی سەرمونە ئەمە لە مانجیدا بوو حەبدەیدا توانیمان لە ڕەزە زووکان دە کاوڵاتیە سابوون بە دروستکردنی خانوو دوو خانوو لەگەڵ سێ بادلۆ لەگەڵ دانانی سیم چار سیم ئەمە بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی بەشی شارەوانی و جەماعەتی زێرەبانی هەڵسان بەیانی سەعات 5 توانیمان ئەو زێدەڕەویانە هەرگرین بەڵێ کاک غەفار دوان پرسیارم بە ئەوە بێت لە جەنابەت بەرپرسی بەشی زێدەڕۆیت لە 6 مانگی ڕابردوو گەر ئاماژە بکەن نزیک ساڵێکە بێت بە 11 مانجی ڕابردوو گەر ئاماژە بکەن پرسی زێدەڕۆی چەند ڕێگریتان لێ کردووە سەدا چەند بووە زیاتر ئەو زێدەڕۆیانێک کراونەتە سەرچی ئەوە ئێستا و ماوەی 6 مانگێکە تو بەڕێز بەڕێ 6 مانگ تاکو 7 مانجێ ساکە بڕین ڕاستە زێدەڕەوی هەموو تازەشم باس کرد ئەڵێن 1985 ئەمە بنبڕن کردیە ئەو هاوڵاتیانەی کە زێدەڕەویشان کردە سا ملک و زاری حکوومەت هۆشداریمان پێدایە و هەم هۆشداری هەم سرا و چشمان بۆ کردیا لە دوای هۆشداری دراینا دادوەری گشتی بەڵێ ڕۆژانە حاڵەتی وەبوونی دەبێت کە تێکدانی ماڵ تێکدانی خان و تێکدانی بادلۆ بوونی دەبێت با بەنزیکێ بەگەر بە ئامارێک بۆم بە باز بکەی لە مانگێکدا چەند ئەو حاڵەتانە بوونی ئەبێت لە بەڵێ لە زۆربەی من هەموو مانگەکانە حاڵەتی تێکدانمان هەیەمە لە هەموو مانگەکان بەڵێ ئێستا نمونە مانجی ئەوە مانجی 5 تقریبان بڵێ چەند 17 تێکدان هەبووە خانوو بادلۆ بووە بادلۆ بووە هەم خانوش بووە هەرکردنی سیمیش بووە دووەم پاشەوەش مانجی 6 و 7 22 تاسەمان هەرگرت هەمووی لە چوارچێوەی پرسی زێدەڕۆییەوە زێدەڕەوی بەڵێ ئەمانە هەموو چارچێوەی زێدەڕەوی بوون بەڵێ زۆر سپاس کاک غەفار عومەر حوسێن بەرپرسی بەشی زێدەڕۆیی لە سەرۆکاتی شارەوانی سۆران تاکو میوانێکی دیکە و پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتەن دەسپێرم خواتان لەگەڵ